سڵاتان لێبێ من دکتۆرە سیما عومەر پزیشکی ڤێتەنەریم لە بەڕێوەبێتی ئەم جارەمانە باسی ئاژەڵە ئاویەکانەکەین لە نێوانیشیانە ماسی بێگومان چەند جۆرێکی هەیە هەنێکیان بۆ خواردن بەکارێنن و هەنێکیشیان بۆ جوانکاری کە پێوترێ ماسی زینە. ماسی زینە ناوی زانستیەکەی ئۆرنامنتەڵ فشە بۆ یەکەم دەرکەوتری 1000 ساڵ لەمەوبەر بووە لە چین بۆ یەکەم جار ماسی کوێیان بەخێو کردووە لە ناو کاپێکی دارە و پاشان بۆ یابان گواستراوەتەوە وردە بە جیهانە گواستراوەتەوە و کوردستانیش بە بەژنەوە لە بەخێوکردنی ئەم ماسیە جوانانە. بێگومان ماسی زینە دوو جۆری سەرەکیان هەیە گۆشتخۆرەکان و وەکخۆرەکان. بەپێی جۆری ماسیەکان شێوازی بەخێوکردنیان ئەو پلە گرمەی کە ژینگەکان پێویستە تیای بژین و تەمەنیان ئەگۆڕێت بەڵام بە شێوازێکی گشتی تەمەنیان لە نێوان 2 مانگ بۆ 3 ساڵ ئەبێ و هەروەها درێژی ماوەی ژیانیان بەندە لەسەر ئەو ژیانی تێیدا ئەژین و هەروەها کواڵیتی ئەو ژینگەکەیان و هەروەها ئەو پارنی پێیان ئەدرێن. گرنگترینشت ئەوەیە کاتێ ئێمە لە دوکانێکی کڕین جیاوازەوەی لە ماڵەوەی چونکە ئەو ئاوی لە بڵین دوکانەکە تایەتی خۆیان ئەزانن چۆن بەخێوی ئەکەن هەم لە ناو حوزەکە هەم لە ناو ئاوەکە بەڵام کاتی ئەچینە ماڵەوە ئەو ئاوی بەردەستە تەنها ئاوی بەلوعەیە و هەروەها شێوازی حوزەکەمان ئەگۆڕێت چونکە لە دوکانەکانە لە حوزێکی گەورەیە بەڵام کاتی بێنە ماڵەوە جای وایکینە دەفتێکی بچووکەوە بۆیە ئەبێ ئاگاداری ئەو بین. یەکەم شت بە ئەو جۆری ماسی هەمانە ئەبێ پرسیار بکەین زانیاری وەربگرین کە ئایا ئەم ماسی ئەتوانێت لە مەودەی چەندێکا بژیواتە گەورەی و قوڵی حوزەکە چەند بێت و پاشانیش جۆری ماسیەکە وەکوتم بەڵێ ماسیە گۆشتخۆرەکان پێویست سەپێکی گەرمی بەرزتریان هەبێ لەبەر ئەوە پێویستە هیتر لە ناو ئاوەکەیە دابنین بە تایبەت لە وەرزە ساردەکانە هەتاوەکو پلەی گەرمیەکەی بۆ شێوەی خۆی بهێڵێتەوە. سەرەتا کاتە ماسیە کڕینەوە ئیبینە ماڵەوە تەمان لە ناو زەرفەکەیە یاخود لە ناو دەفرەکە نابێ ڕەنستەڵخۆ حوزێک بینین پڕیکین لە ئەو ماسیەکەی تێ بکەین. سەرەتا پێویستە ئەو ماسیە بۆ ماوەیەک لەو شوێنی کە بۆمان دیاری کردووە ژینگەکەی دەیبینین بە زەرفەکە یاخود دەفرەکەوە و پاشان حوزەکەی بۆ ئامادە بکەین. حوزەکەش بوتمان بەپێی جۆری ماسیەکە ئەگۆڕێ پاشەوەی کە حوزەکەمان ئامادە کرد ئەو ئاوی تێ ئەکەین زۆر گرنگە بۆ ماسیەکە ئەبێ ئەو ئاوە کلۆری تیانە بێ و ئاوی بەلوعە بەکارین بێگومان چونکە لە ماڵانە بەس ئاوی بەلوعە بەردەستە ئەو ئاوەش پێویستە دژە کلۆری تێ بکەین بە شێوەیە قەترای خۆت بە شێوەی حەب هەیە ئەگەر دژە کلۆریش بەردەست نەبوو پێویستە بۆ ماوەی 48 کاتژمێر دایبنین لە شوێنێکە شوێنێکی پاک و کاریگەری کلۆرەکە نامێنێ و پاشان ماسیەکە وردە ئەخینە ناو حوزەکەەوە ئەویش بە ئاوەکەی خۆیەوە واتە پێویستە سەرتا لەگەڵ ژینگەکەی خۆیان ڕابێت ئەنجا بخێنە ناو حوزەکەوان. بێگومانی کە لە بەکارهێنەکانی ماسی ئەوەیە کە دەرونیان مرۆڤ ئارامەکاتەوە ئەمیش چۆن یەکەم شت لە ڕێگەی ڕەنگەکەیانەوە چکە زۆربیان ڕەنگاوڕەنگ و ڕەنگی جوانیان هەیە هەروکو چۆنڵێن ئەگەر کەسە تووشی زەردوی هەبێ سەی ماسیەکان کاوە زەردویەکە ئەپەڕێنە. دووەم شت لە ڕووی ئەوەی کە شێوازی جوڵە و مەلەکردنیانەوە ئەمەش خۆی لە خۆیدا کاتێک تێبینی ئەم شتە ورداناکەی مرۆڤ دڵخۆشەکە لە ڕووی دەرونیەوە بەچیا بزانین کە ماسیەکانمان تووشی نەخۆشی بوون بێگومان کوپڵی نیشانە لەسەر دەرەکەوێ. یەکەم شت لە مەلەکردنیانە بەڵام مەلەکردنیان خاو بێتەوە یاخود هەر نامێنێ یاخودەوە شێوازی مەلەکردنیان ئەگۆڕێ واتا پێشتر کە ئەگە بە شێوازێکی ڕێک مەلایان کردبێ ئەم جارە لەسەر لا مەلەکەن یاخود ئەوەی کە جۆمپیان لەنا ئاوەکەوە یمە دەر ئەو باسەڵەیان یاخود ئەوە تا کایەنە بەشی سەرەوەی ئاوەکە و دەمیانەکەنە ئەوش واتێ ئەوەی کە ڕۆژێکی زۆر کەم ئۆکسجینە ناو ئاوەکەدا بەردەستەوە پێویستە ئۆکسجینی بۆ زیاد بکەین بە ڕێگەی ماتۆڕەکانەوە یان ئەوە تا ئەو پەڕانەی کە ئەو کولەکانی کە پێیانەوەیە لێ ئەبێتەوە پێستەکان بریندار ئەبێت ئەو برینە بە شێوازێکی بەرچاو ئەبینێ لەسەر پێستیان.